دەستگای خێرخوازی بەخشین موچەی مانجیەکی بەسەر 312 مناڵی بێباوکدا دابەش کرد کە بەشێکیان لە سندوقی بەرنامەی بەخشینەوە هاوکاریەکانیان وەردەگرن و بەشێکی تریش ڕاستەوخۆ لەلایەن خێرخوازانەوە کەفالەت کراون. نەکەی پەنا لە بۆ هیچ شوێنێکی کە ببەیت جگە لە ئەڵڵا. بەرپرسی نووسینگەی هەولێری بەرنامەی بەخشینیش دەڵێت سەرەڕای قەیرانی دارایی هاوکاریەکان بەردەوامیان هەیە بەڵام ئەو قەیرانە داراییە بووەتە بربەست لە بەردەم فراوانکردنی بازنەی هاوکاریەکانیان بەسەر هەژاران و بێنەوایان. ئەو شار و شارۆچکانێک کە بەشی بێباوکانی لێیە ئەمڕۆ کاستیان بە دابەشکردنی موچەی بێباوکان کە ژمارەیان 312 منداڵی بێباوک بوو و نزیکەی 33 ملیۆن و 606 هەزار دینارمان دابەش کرد. سندوقێکمان تایبەت کردووە تەنها بە بێباوکان کە موچەی پێدا دابەش دەکرێتن کە ساڵی ڕابردوو ئێمە نزیکەی 120 ملیۆن دینارمان کۆ کردەوە و بەسەر 100 منداڵی بێباوکدا دابەشمان کرد و ئەم ساڵی نزیکەی 131 ملیۆن دینار کۆ کراتەوە بەسەر 108 منداڵی بێباوکدا دانراوە دابەشی بکەین. ئەو قەیران نەبا ئێمە لەوانەیە ڕێژێکی بەرچاو کەفالەتمان زیاد کرا لە ئێستاشدا کە لە نووسینگەکانی بەخشین فۆرمێکی گەلێک زۆر هەیە کە پێویستیان بۆیە کە منداڵەکانیان کەفالەت بکرێ بەڵام ئێمە لە ساڵی ڕابردوو کە 120 ملیۆن دینار کۆکرابەوە بەڵام ئەم سارەکە 11 ملیۆن دیناری زیاتریش کۆکراوەوە. لە ساڵی ڕابردوو 375 ملیۆن و 712 هزار دینار کۆکرایەوە و بەسەر 296 مناڵی بێباوکدا دابەشکرا کە بەشێکیان لە سندوقی بەرنامەی بەخشینەوە هاوکاری کراون و بەشێکی تریش ڕاستەوخۆ لەلایەن خێرخوازانەوە کەفالەت کراون. لە ئێستادا 312 مناڵی بێباوک لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازانەوە هاوکاری دەکرێن و لەم ساڵیشدا بەتەنها لە مانجی یەک 33 ملیۆن و 606 هزار دیناریان بەسەردا دابەشکراوە. بەشێک لەو خانەوادانەشی کە هاوکاری کراون بەم شێوەیە بۆ پەیام دەدوێن. دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەین خوا خێریان بنووسێ خوا پاداشیان بداتەوە کە ئەو منداڵانە بەڕێوە دەبن چکەمە هیچ کەسەکمان نییە لە خوای زیاتر و ئەوانی شک دەبن ئەوانی شۆکارێکن لە برەوەی کە ئەو منداڵە هەتیوانە کە هیچ کەسەکیانیە لەوان زیاتر خوا خێریان بنووسێ خوا پاداشیان بداتەوە نمونەی ئەوان هەر زۆر بیت و خوای گەورە ئەجریان بۆ بنووسێ. زۆر دەستخۆشی ئەو خێرخوازانەکەن کە لەلایەن بەرنامەی بەخشین یارمەتی ئەو مناڵە بێواکانەدا ئینشاڵڵا نمونەیان زۆرە بە لە کۆمەلگایان خوا خێریان بنووسێ ئینشاڵڵا خێر خۆشی ئەکەوێتە ناو ماڵ مناڵیان. خوا خێری بەرنامەی بەخشین بنووسی کە چاوێ لە منداڵە یەتیمەکان بێباوکەکانە چاوێ کۆمەکە یارمەتی دەنێری بۆ منداڵەکانی بێباوک ئەنی زۆر چاویان لە ئێمەیە و خوا خێریان بنووسی خوا پاداشتیان داتەوە کە یارمەتی منداڵی بێباوک دەبن سەرپەرشتیان دەداتن و ئاگان لە منداڵی بێباوک دەبیت 100,000مان دەداتەوە خوا خێریان بنووسی هاوکاری باش پێبەڕێ بژێ ژیانمان پێبەڕێ و دەچێت الحەمدوللا لە خوای بەزیاد بی. دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی لە ماوەیەکی کوورتدا زۆرترین هاوکاری بەسەر هەژاران و کەم دەرامەتاندا دابەش بکات و 41 نووسینگەش لە بەشێک لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بکاتەوە. جگە لە هاوکاریەکانیش دەستگای خێرخوازی بەخشین گرنگی بە سێکتەری تەندروستی داوە لە ڕێگەی کردنەوەی نەخۆشخانەیەک لە شاری سلێمانی و 2 کۆمەڵگەی پزیشکیش لە شارەکانی هەڵەبجە و گەرمیان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.